وەختتان وەخێر یارانە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەم ئێوارە ئێمە دیبەیتێکمان کرد لە ژێر مەجموعەی دیبەیتەکانە لە بە شوێنگەڕانە کوردەوارە ون بووە و بەحسە ئارکیۆتایپە یان کۆهەن ئولگووی کوردیمان کرد. ئولگو یان ئایدڵ یعنێ پەیکەرەیەک کە ئەبێ بە سەمبول و ئیدەئالێک کە تۆ گەرەکتە پێی بگەی. مەسەڵەن مثال ئەدەم، کەسێک فرە زرنگ و وەمەچەکوێت ئێژن خۆلە پیزە نییەی. خۆلە پیزە ئیسە بووگەسۆ ئارکیۆتایپ، بووگەسۆ کۆهەن ئولگو. کۆهەن یعنی کۆنە ئولگو. بۆیە بەمە ئێژن ئارکیۆتایپ. هەر مەجموعەیەکی بەشەری و هەر تەمەدونێک و هەر حەزانەتێک و هەر ژیارێک لە دڵە ژیانە تاریخی خۆی و کەتێت یەکسری ئیدەئال دروست ئەکا و ئەمانە بە سوورەتە تاریخی و مێژوویی لە ناوە نەستە ئینسانە و ئەو شتەی کە ئینگلیسی پێئێژێ ئەنکەنچز یان کۆلەکتیڤ ئەنکەنچز، زەمیرە ناخوداگاهە ئینسان، ئەو شتێک کە ئینسان ئاگاه نییە پێی، ئەو بەشە لە وجود ئینسان کە ئینسان ئاگاه نییە پێی، لەوێ دانیشتگە و مەبنای فرەیەک لە حرەکەتەکانە ئینسانە، مەبنایەک فرەیەک لە ڕەفتارە ئەخلاقیەکانە ئینسانە کە ئینسان نا ئاگاهانە عەمەلیان پێکە، ئاگاهی نییە کە ئەم ڕەئیە بۆ ئەدات، ئەم حرەکەتە بۆ ئەکا. ئەو جێگە هەمان جێگەس کە دەرونی ترین ترسەکانە ئینسانیش لەوێ خەفتگن و وان ئەوێ و ئینسان بەوێ هدایەت ئەکرێ و دەستکاریە ئەوێیە ئەکرێت کە ڕەفتارەکانی ئەگۆڕێت. ئەوەی کە تۆ ئەمێنی کەسێک وەزئی خاسە، وەزئی خراپە، جەهانە قەشەنگێکە، جەهانێکی خراوە، هۆی ڕەفتارە ئینسانەکانە. ڕەفتارە ئینسانەکانیش لە باوەڕەکانیان تێ لەو شتەی کە لە ناو زەهنیانە اتفاق کەوتگە، چەسپیاگەوە دانیشتگە. ئەگەر تۆ گەرەکتە تەغییر و گۆڕانە بنیادی و ئاڵ و گۆڕ دروست بکەی، ئێشێت ئەمە بگۆڕی کە فەرمان ئەدات ڕەفتار ئەگۆڕێت. پس دیبێتەکە ئەمڕۆی ئێمە لەسرە کۆهەن ئولگووەکان، کۆنە ئولگووەکان بوو کە گەینە بەشێک لە جەهانە کوردی و لە جەهانە کوردیە ئێمە تەوزیحماندا چه اتفاقێکەکەوێ وەلێ من ناقص وتم. تەمامی ئەمانمە من لە دیبەیتەکانە تەراوتگە، ئەمما کەسی گەرەکە کە دانیشێت، تااقەتی بوێت، بۆی مهم بوێت، ئەمانە جەم بکات و کۆی بکات و دەستەبەندی بکات و فکری تێبکە، ساڵها دانیشێت، لێ بکێشێتە دەرۆ و بتوانێ بیان لکێنێ بە یەکۆ تا لێ تێبگاوە لێ حاڵی بوێت. تەمامە ئەم بەحسانە قەبلەن کریاگن و ئیزافاتێکی جەدیدی پێ ئەدرێت دەبەرەوەی ئێمە خەریکین مەرحەلە بە مەرحەلە، قاپی و قاپی ئەڕۆینە ڕێوە و لە هەر قاپیەکە ئێمە قاپیەکی تر ئەکەینەوە تا بفەهمین اتفاقاتێکە ئەکەوێ چییە. پس مەبنای ڕەفتاریە ئینسان و ئێمە بەشێکمان هەست کە خۆمان ئاگامان هەستپێی. ئاگا ئەوەسە کە تۆ بە عیلم بەر ئەساسە دانشت، بەر ئەساسە ئەقڵت و ئەحساست کە ئەیزانیت ڕەفتاری ئەخلاقی ئەکەیەوە، ئاگاهیە، ئەوە تۆ لە ئاگاهی و ئەو کارەکەی. بەڵام بەشێکی فرەی لە وجودە ئینسان نا ئاگاهانەس، ئینسان ئاگاه نییە پێی و ڕەفتار ئەکا. بۆیە ئەمە ئەگەڕێتەوە سەر هەمان شتێکە یۆنگ پێئێژێ ئەنکەنچز، فرۆید پێئێژێ ئەنکەنچز. ئەمە مورد شناسایی و ناسینە مردم و حزارەتەکانە تر بووکە قەبلەن. ئەوەی کە پێئێژن سەڕە مەگوو و ئەوەی کە ئەسرارە و ئەوەی کە غەیبە و ئەوەی کە علم ڕەمزە
و ئەوەی کە علم جادوگەریە، ئەوەی کە علم پێشگوئیە، ئەوەی کە وا لە اختیارە ئیدەیەکاوە لە قەدیمیشا بووگە، کەسێ وەکو ڕەماڵ و نوشتە نووس و هەسێرە ناس و ئەوانەی کە هەسێرەی بەخت ئەخوێن و ئەوانەی کە توانی گیانە دەسێ بەسەر کۆمەلگایەکا بگرن، ئەوانە لەم علومە کە پێئێژن علومە خەفیە، علومە سەر ئاشنا بووگن. علومە سەر کارکردە چی بووگە؟ علومە سەر کارکردی ئەمەسە کە ئەتوانێت دەروونتۆ، ڕەمزە قوڵفت دەروونەتۆ، خەزێنەی تۆ بشکێنێت. کەواتە تۆ وەختی توانی دەروونت بشکێنیت، ئەو جار ئەتوانیت ئینسانێکی ترویت، وجودێکی ترویت. کێها ئەم ڕێگە بە تۆ نیشان نادەن؟ کەسانێک کە گەرەکیانە هەر لە ڕێگەی ئەو بەشە شاراوەی وجودە ئینسانە، ئینسانەکان هیدایەت وە کۆنتڕۆڵکەن، لە مستیان ون، بیانگرن و بتوانن بەکاریان بێنن و بتوانن بیکەن بە غوڵام و بە بەردە و بە کۆیلەی خۆیان. بۆی تو ئەمەی لە درێژایی ئەم تاریخە لەناوە تەمامە تەمەدونەکانیشا ئیدەیە ئینسان بووگن کە ئەم علومیانە زانیگە. خولاسەکە ئەوێتە ئەوەی کە ئیمڕۆ ڕەوانکاوی، دەروونناسی و ڕەوانشناسی علومە دەسە دەوڵەتەکانە، ئەمان مردم وا ئیدارە ئەکەن. ئێستا من تێم مثالەکان ئەکەمەوە کە چ داستانێک وا لە پشتە ئەم مەسائلە و چی مستەتەرە. بزانن مردم هەر لە خۆیان و ئەو قودرەتەیان نییە کە بڕۆنە ناو وجودە خۆیان. ئێستا من ئەلەگۆری ئەەکەم. ئەلەگۆری یعنی شعرێک، داستانێک، عەکسێک، نەقاشیەک کە معنایەکی نووستووی قایم کریاگی واتیا خۆی شاردەگەسۆ. ئەلەگۆری یعنی ئەوە، یعنی تۆ معنایەکی شاراو لە ناو شعرێکە، لە ناو داستانێکە، چیرۆکێکە، لە ناو نەقاشیەکە بدۆزیتۆ. ئەو ئالەگۆریە. نازانم ئەم ئالەگۆریە ئینگلیسیە چەندێک لە ئاڵ و گۆڕە ئێمە گیریاگە، نازانم چەندێک ڕەبتیان هەست بە یەکتری، وەلێ زاهرەن ئەخوات ئاڵ و گۆڕ، تەغییر، گۆڕان. ئالەگۆری یعنی خوێندنەوەی ڕوویەکی تر، دیوێکی تر لەو شتەی کە تۆ ئەیوێنیت. بۆ ئەمانە مەترەحەکەم بۆ خاتری ئەوەی کە ئێمە محاسرە بووگین تەکت جەهانێک پڕ لە تڕەهات و درۆ و چاخانە، کەسانی کە مدعیە تەمەدونە بەشەرین، کەسانێک کە مدعین بە ئێلم دیگەرانیان مسخەر کردگە و دیگەرانیان گرتگە. و نمونەی بارزیان ئەم ملەتە ساختانەی دەور و بەرە ئێمەسای لە سەرزەمینە کوردەوارە وەکو مردمێکی نەبووگ، ئینسانهایەک و تایفەیەک و ملەتێکی نەبووگ بە ناوی ملەتە ئێرانی، و لە کەناریە تایفەیەکی نەبووگی وەکو فارس، کە گویان لە ناوە دڵە ئەم شاهنامەی ئەمانە شتێ مستەتەرە و بەمە بێژن کە بڕێکی فرەی لە داستانهایەکی باوی ناوی سەرزەمینە ئێمە و بڕێکی فرەی لە هندوستانەوە هاوریاکە. ئەمەی کە تۆی ئینسانە کوردی نازانیت ئەفسانەکان خۆت، ئالەگۆریەکان و زمان ڕەمز و ڕازە خۆت، زمانە دانایی خۆت بەحسە چی ئەکا، خەریکە باسە چی ئەکا و چی بۆ تۆ ڕقم ئەدا. سەیاو دە ئەزەل بنماون و هونەر، پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر. سەیاو دە ئەزەل ڕەنجە، زندگیە کە سەراسەر ڕەنجە. سەیاو دە ئەزەل بنماون و هونەر، هونەر ئەنوێنێ لە دڵ ڕەنجە، ئەو جار چی تێتە دەر؟ پەیدا بوو شەوکەت شاو شیرین بەشەر. ئینسانە کوردی کە 300 ساڵە من لە دیبەیتەکەی تری دوێکە بەحسم کرد، کە 300 ساڵە بە سوورەتە سیستەماتیک دەستگاه جودۆ کریستیانەتی
بەریان بە ئاڵوگۆڕی عەقڵ گرت و تازە بوونەوەیە نەریت کرد و نەیان هێشت دانای دەوران بێت و نەیان هێشت دانایان دانای مشکڵان بێت یە اتفاقی کەوت عەقڵ کوردی لەوێ قەتیسمە و ئێمە مەسەڵەن فکرەکەین مەسادیرە ئەم نوع النگاه الجديدة صاحبانە تەمەدونە غەربین لە کاتێکا تەمەدونە غەربی وامدارە تەمەدونە ئێمەس بە دزیەک لە ئێمە کریاگە و بەعدەن تەحتە ناوە کەسانێک وەکو ڕەوانکاو و ڕەوانشناس و زوانناس و فیلۆلۆژیست و فیلسوف و ئەمانە سەری دەرهاوردگە. بزانن خود کەسێک وەکو نیچە وەختێ ئێژێت بۆ خولقاندنە ئوبەرمنشن یعنی ئینسانە فەرایە ئینسان ئەو منزوری لە فەرایە ئینسان بەشەرێکی ئەخلاقیە مەسیحیە بەشەر ئەخلاقیە مەسیحیە کە خوای مەسیح بەسەری و حکوومەتی ئەکرد بەعد خوا مرد ئەم بەشەرە خوای کوشت و ئەم بەشەرە خۆی بووگەس و خوا لەذا جەهشی کردگە و ئیشی بێتۆ ئوبەرمنشن یعنی بێتۆ ئەبەر ئینسان ئینسانێکی بەرتەر و گەورەتر ئالەوێ لە تاقیبە ئەمە ئاغای نیچە شتێک بەحسەکە بەناوە ویل پاور یعنی ئیرادەی ڕوو بە دەسەڵات و قودرەت وێژێ ئەوەی کە بەعسەوێ ئینسانی وا بخولقێ ئینسانە خوداوی گوونە لە مەرتەبەتێکی ترا بخولقێ شتێکە بەناوە ئیرادەی بە قودرەت یا زەندەگی یا ژیان. فڕۆید ئێژێت ئەوەی کە بەعس ئەوێ بەشەر ئیدامە بدات و ژیان بکات سێکسە و ئەوە غەریزەیە سێکسە کە بەعسەوێ کە ئینسان ئیدامەی زەندەگی بە. ئێمە وتمان کە لە جەهانە کوردیە ئینسانە کوردی و جەهانە کوردی معتەقدە ئەوەی ئیدامەی زەندگی ئەدات و بەعسە ئیدامەی و تەداومە و بەردەوامی زەندگیە ڕەنجە بۆیە تۆ ئەم دەقەت ماگە لە کەلامە مردمە سەیاو دە ئەزەل بنماون و هونەر پەیدا بوو شەوکەت شاوی شیرین بەشەر کەواتە سەیاو دە ئەزەل کە ڕەنجە ئەگەر هونەر ئەنوێنێت پەیدا ئەوێ شەوکەتە شاوی شیرین بەشەر شاوی شیرین بەشەر کێس شاوی ساحێ و سفەت کێس شاو شیرین سەوار کێس تێنە سەرە ئەوە و دیبەیتەکەی ئێمەیش لە بە شوێنگەڕان و کوردەوار و ونبوو پەیدا بوو شەوکەت شاوی شیرین بەشەرە و تێنە سەرە ئەمە و ئەمە بەحسەکەین کەواتە وەختێ ئێمە نازانین وەختێ ئێمە نەڕوویگینە ناو دڵە جەهانە کوردی و جەهانە کوردی لە ئێمە مەخفی کریاگە و ئێمە نایزانین ئەمەسەکە فکر ئەەکەین کە دیگەران بەر لە ئێمە بەم شتانە گەیگن و ئێمە ئەگەرگەرەکمانە جەهان بناسین و حەزارەتێکمان بوێ ژیارێکمان بوێ تەمەدونێکمان بۆ خۆمان بوێت ئیشی بڕۆین مەسەڵەن لە دڵە نیچەوە جەهان بوێنین کە نیچە مەجبورە بگەڕێتەوە ناوە میتۆسەکانە یۆنانی چون زوان ناسی خوێندگە فیلۆلۆژی خوێندگە و فیلۆلۆژیستە تۆ چۆن خۆت ناتوانی بگەڕیتەوە ناوە ئەساسە داستانەکەی خوات کە ئەنچێک ئەمانە پێئێژن تەمەدونە یونان کۆڵەکەیەکە لە بەشە تەمەدونیە تۆ قەلب کریاگە و مەسرف کریاگە و لەلایەنە ئەوانە و بەکار تێت و من ئیستا بە ئێوە ئێژم چۆن ئەمانە لەلای ئەمانە و بەکار هاتکن تحتە ناوی یافتەکانە خۆیان دۆزینەوەکانە تازەیە خۆیان و تحتە ناوە معناکردنە زندگی خۆیان و لە کناریا جەهانە ئێمەیان نابود کرد جەهانە کوردیان خەساند جەهانە کوردیان لە بین برد پس تۆ بۆ خاتری ئەمەی کە ئەمانە بزانی ئیشی بزانی کە جەهانە غەرب دانایانە مدعیە جەهانە غەرب چی بەحسەکەن بەحسە چیەکەن تۆ ئەگەر نەفەهمی فرۆیدی دەرمەوردە ئیدامەی زندگی و تەداومە زندگی ڕەبتەداتەوە بە سێکس
ئاغایەنی چ ڕەبتی ئەداتەوە بە ئیرادەیە معتووفە بە قودرەت ویل پاوەر یا زندگی تۆ نافەهمی کە ئەوجار سەیاودە ئەزەل بنماون و هەنەر پەیدا و بوو شەوکەت شاو شیرین بەشەر یعنی چی؟ یعنی چی؟ ئەیوەسیتەوە کونە خوراوفەیە ئەدیانە پڕ لە خوراوفە و جاد و جەمبەلە ئیبراهیمی ئەدیانە ئینقیادگەرە ئیبراهیمی کە سەرچاوەکەیان دوو دینە یەهودیەت و مەسیحیەتن لە کۆڵەکەی عەسڵیە خۆیان. وەختی من ئاماژەم بەوە کرد کە ئێمە لەم تەعاریفە نازانین، من هەر لە دیکۆدکردن و کردنەوەی ئەم کۆدانە دۆزینەوەی معناوی شاراوەیە ئەم زمانە کە پێئێژن زمانە سەر، زمانە ڕەمز و ڕاز، زمانێک کە تەکە دەروونە تۆ ڕەبتیێز دەروونە تۆ ئەو بەشە نەناسریاگە تۆە کە تۆ ئشرافت پێی نییە و احتیاجی هەست بڕۆیتەوە ناوی تۆ بە نیشانەهای بەحست کردگە، مثڵەن نەگاو تاماهی ئەو خروجیەکانە مەکاتبە عەلیوڵڵاهیە خاندانهای فاسد جوولەکە ساختەیە گوبینۆ ساختە پێئێژن ئەبەد و ئەزەل و ئەبەد گاو تاماهی دەرسوەتێکە گاو تاماهی لە عەقڵە تا ناخوداگاهە ئینسان. بۆیە تۆ جوولەکە لەمە ئستفادەکە، جوولەکە تەمامە مەتنە ئێمەی بردگە قەلبی کردگێسی ناوی ئەم مەتنە خۆیە و ئەو مەسەڵەن داستانی یوسف و ناوت دڵە ماهی هەست، ناوت دڵە ماهی لە ئەو جێگەیەی کە یونس تەکە دەرونی ترین ترسەکانە خۆیان ڕوبەڕوو ئەوێتەوە و لە ناو دڵە ماسیە خۆی ئەناسێ و شەهامەت پیا ئەکاوە زاڵەوێ بەخۆی. من وەختی ئەمانە بەحسەکەم ئەو جار تۆ تازە ئەفەهمی ئەساسە گەورەیە مەسەڵەن بەعزێ لە متون لە دنیای غەرب لەسەر چیاتێ. وەختی تۆ باسە جۆرج ئۆڕڤڵ ئەەکەی لە ڕۆمانە 1984 جۆرج ئۆڕڤڵ دیسانەوە ئۆتاقێکە بۆ دروسەکە بەناوە ئۆتاق 101. ئۆتاق 101 جێگەیەکە کە تۆ تەکە دەرونی تەرین ترسەکان خۆتا ڕوبەڕوواکەنەوە بۆ شکنجەکردنت. پس تۆ لەگرا ئەزانیت کە مەبنای فرەیەک لە ڕەفتارە ئینسان عەقڵ نییە، بەڵکو مەبنای ڕەفتارە ئینسان کارهایەکە کە قەبلەن کریاگە، اتفاقاتێکە کە کریاگە، مەوزوعاتێکە کە دروست کریاگە و لە نەهەنخانەیە ئینسانە دانریاگە و ئەوە بەشە شاراوی وجودە ئینسانە کە زەمیرە ناخوداگاه بێت. ئەگەر بەم تعبیرە تا ئیستا لە یەکتری تێگەین، ئیستا پێی ئەوەین بەوەی کە ئێمە ئیشێ بفەهمین زوانە نەماد و ئیشارە و ئەنچێ کە پێی ئێژن زوانە پڕڕەمز و ڕاز چییە و ئوسولەن زوانە دانایی چییە. بزانن ئێمە لە فرەیەک لە دیبەیتەکانە گوزەشتا بەحسە ئینسان کوردیمان کرد. ئینسان کوردیەک کە وتمان ئیمانی هەست و ئیمانی لە جنسی ئەمەڵە، نە لە جنسی باوەڕ وەکو ئەدیانە ئیبراهیمی، وەکو یەهودیەت و مەسیحیەت و ئیسلام، فقط باوەڕ بکەن کە پێغەمبەرانیان فرستادەی خوددان و شەهادەتەینێک بێرن و قوسڵە تەعمیدێک بوون، ئەمانە بوون و مەسیحی و جوولەکە و مسڵمان، یا تەوارسی و خوێنی وێت، یا تەعمیدی وێت، یا شەهادەتی وێت. بەڵکو وتمان لە جەهانە کوردیە و لە کوردیەتە ئیمان لە جنسە ئەمەڵەوە. ئێمە وتمان کە ئینسانە کوردی ئینسانە ئەمەڵگەراس، وتمان کە ئەم ئینسانە وەختێک ئەتوانێ بەسەر حەوائج خۆی، بەسەر بەندەکانی، بەسەر تەوەهمات، بەسەر دنیای وەهمە و دنیای وەهمە کۆنترۆڵە زاڵ بوێت،
ئەم ئەدیانە ئیبراهیمیە ئیژن ئەمە ممکن نییە، کەسێ ناتوانێ زاڵ بوێت مەگەر خدا بتوانێ ئەم کارە بکە. لە مەسیحیەتا ئێژن خوا ئەم کارێ کردووە، خوا لە شێوەی مەسیحاتە خوارەوە مەسیح خوا بوو. لە یەهودیەتا ئەمانە باوەڕیان هەست کە خوا منجی ئەهەنێرێ، پس منجیە ئەوەریان کوورش بوو، ماتەڵن مەسیح بێ، ماشیع بێ، یەکێک بێت لە جنس فرستادە، کەسێک کە خوا هەڵی بژاردگە، انتخابی کردگە و ئەی هەنێرێ بۆ مەئموریەتێک، ئەم مەئموریەتە لە عوهدەیە خودە ئینسان بەرنایە، چون ئینسان بەندەی شەهوەتە، ئینسان بەندەی نانە، ئینسان خۆی کۆی لە ئەکا بۆ منافع بۆ نان، و ئینسان شامەتی نییەتە کە حقیقەتها ڕوبەڕوو بێتەوە. ئەمانە وا ئێژن، ئەمانە چۆن وا ئێژن؟ ئێوە ئیشی لە خۆتان بپرسن، بۆ شغڵە جادوگەری، شغڵە پێشگویی، شغڵە ڕەمماڵی، شغڵە هەسێرە ناسی، بۆ کارە جوولەکەوگە، کارە جوولەکە و ئەمانە بووگن، ڕەمماڵ و ئەمانە بووگن. ئەمانە هەمان علومە خەفیەکن کە ئەتوانێت لە ڕێگەی ئەوەوە دەست بگرێتە سەر دەرونی تەرین ترسەکانە ئینسان. ئەوان ترسەکانە ئینسان ئەناسن و ئەزانن کە مەبنای ڕەفتارە ئینسان منتەق نییە، ئەقڵ نییە، بەڵکو مەبنای ڕەفتارە ئینسان زەمیرە ناخوداگایەسی کە ترسەکانیشی بەسەری و سوارن و ئینسان نازانێ. پس ئەمانمە لە دیبیتەکانە پێشووتراوت و مثالم لە لاوەکە زەمبیل فرۆش هاوردو، لە دیبیتەکەی لاوەکە زەمبیل فرۆشە بەحسم کرد. ئەمانە ئێژن یا تۆ ئێشێ هەڵبژێریە کە خواوی وەکو پێغەمبەرێک کە خوا هەڵی پێ بژێرێت و ئەڕوات لە نوێنەرێکی بۆ ئەهەنێرێت و ئێژێ بێ بچۆ ئیستا ئەم مردمە ڕزگار کە، یان نەخەیر خودمونجی خود خواست. پس ئینسان بەم مرتبەتە ناگا کە من لە بەشە مهمترین بەشە کتاوە براکانە کارامازۆفە، بەشە گراند ئینکویزیترە یان مفتشە ئەعزەمە داستانە ڕوبەڕووبوونەوەی مەسیحم تەکە مفتشە ئەعزەمە بەحس کرد، بارهای بار بەحسم کرد و بارهای بار وتم ئەمانە ئێژن یا تۆ ئێشێ خود خوا یا کوڕ خواوی، یا ئێشێ مەعسووم و هەنێریاگویت، یا لێو دوا لە ورژنە جوولەکە ساختەکەی ئیسلامە ئێشێ دێوانەویت. دێوانەی چی؟ دێوانەیە سۆفیانە وەکو بایەزیدە بەستامیوی. تەوەجۆکەن لذا ئینسان عادی و ئەو مەوجودەی کە پێی ئێژن ئینسان یا ئەو جسمەی کە پێی ئێژن ئادەم، یا بە خەتابێکی گۆرانی بابا ئادەم کە بە لەشە گشتمان ئێژرێت، ئەم لەشە خۆی بە تەنهایی ناتوانێت بەو مەقامە بگا. یعنی ئینسان جیهانە اختیار بێ، قینی تێ لە اختیار ئێژن، ولی ئێمە وتمان لە جیهانە کوردیا ئینسانە کوردی ئینسانە مخەیرە، ئینسانە اختیاردارە، ئینسانێکە کە لە بەرامبەرە ئینقیادە ئەوێسی ئینسانە سوڵتەنا پەزیرە بەرامبەرە ئینقیادە، و بۆیە کە ئەم ئینسانە ئەبێت بە کورد وە تەبدیلە بە کورد ئەوێت. ئێمە ئەمانمانە بەحس کرد، ئیستەگەرەکمانە مەقولەکە قوڵتر و ئەمیقتر بیکەینەوە تا بفەهمن شەیادانێک کە میراسێک لە زەخاویرە تەمەدونیە ئێمەوە بەردەسیان کەوت بێڕەحمانە چۆن دایان پاچی. بزانن لە خۆتان بپرسن بۆچی هیچ وەخت دانەیەک لەم خاوەرەمیانە ناتوانێت فیلمێ وەکو مەتریکس دروستکە، وەکو لۆرد ئۆف ڕینگ دروستکە؟ بۆ ناتوانن داستانێکی ئاوا بخولقێنن؟ دلیلی ئەوەسە ئەمانە ئەقیمکریاگن نەمادن ناسن. کابراتێ چیەکە؟ کابراتێ فیلم بۆ تۆ دروسەکە ئاینە ئستانداردهایی جیهانە ئیمڕۆژێ کە نظامە سوڵتە تەبلیغیەکە، چون ئەو پووری گەرەکە، ئەو گەرەکێسی بیوێنن، ئەو گەرەکێسی وە بەشەری بزانن، ئەو ئەحساسەکە تەحقیرکریاگە، فرامۆش بووگە، کەس نەیدیگە، لذا کەسیفتەرین ڕەزاڵەت ئەدا لە خۆی تا لە خۆی
یەک تەسویرە بە دیگەرانێ بدا کە ئەم دیگەرانە نانێ فڕە بدەنە بەردەمی وەکو کێ وەکو بەحمەنە قوبادی تێ فیلم بۆ دروسەکە کاتێ بۆ مەستی ئەسپەکان بەحسە مەسئلەیە کۆڵبەرە بۆ ئەکا بەحسە ئەو فەلاکەت و حماقەت و جەهالەتە لە کوردەوارە بۆ تۆ ئەکا و کاتە تەسویر یا بەحسە تەجاوزە بە مناڵان و مەسئلەیە شەڕە بۆ نیشان ئەدا كأنه لپشت أم جهان خير خاهية أحمقانية جهانة چيا غربة بجيغيق بقات آخر عاقبتهم تهال درياقي شعبيتو أويكا لعين شرافته كرهمتها بصورة فالنتري لفيلم ايريش من ساختي نتفليكس 10 ثانية بعنوانه نوکەر و ئەمبەر لەناو فیلمەکە دەرەکەوێ ئەم ئینسانە جاهلە کارمەندە نظام سڵتە ئەم ماهیەت تۆهیە بەناوە بەحمەنە قوبادی بۆیە تۆ ناوێنی لە سەرزەمینە ئێمە کەسێک بێت و فیلمی دروستکا وەکو ماتریکس بۆ چون ئێمە لە خۆمان بێگانە کریابینەوە ئێمە 300 ساڵە من ئەو لە دیبەیتەکەی پێشووترا وتم بەریان گرت بە هاتنە دانایان یعنی چۆن بەریان گرت بە هاتنە دانایان چۆن بەریان گرت کە دانایان نێت ئەمە سوالێکی گەورەست و من ئمشەو جواوە ئەمە ئەدەم پەیداوە بوو شەوکەت شاو شیرین بەشەر یعنی چی پس لەگرا تۆ وەختێک ئەوێنیت کە خاتم الأنبياء وكر خوا وأشرف المخلوقات وفخر كائنات أمانة ألفاظ وصفاتكن كأيدن لو إنساناني كهاتجن كجوران وتغيير دوسكن لتمدن كاني ترى وكو تمدن عربي وتمدن سامي وتمدن يهودية ك بناوي پیغمبر معرفي أكرين بلام للاي إيما ولجهان كرديا كأقل ودانائي دورية ولهر دوري كدانائي دوران تيت أم دانائي دورانه دارای صفاتێکی ترە ئەمە چییە ئەمە شاوی شیرین سوارانە شاوی شیرین سەفەتە شاوی شیرین بەشەرە و ئەلفازێکی تر و سەفاتێکی بێپایانی تر زەڕەدارە ئێستا ئێمەشی بفەهمین کە چۆن دانایان لە تەمەدن کوردیاتێت و لە جەهانە کوردیا ئەهات چه شەکڵی ئەهات و ئەم بەرداشتەی کە لە 300 ساڵە ڕابردووە دوای کۆنت دڵگۆبینۆ و دوای مەسئلەیە ئاریابازی و دروستکردنی جوولەکە و تەوتە ئەهایە کە لە سەرزەمینە هندوستانە تەوەسوتە دەستگاهە جودۆ کریستیانیتی بە هاوکاریە هندیەکان بەرعەلەیهە سەرزەمینە ئێمە کریا و مشتێ پارسیە هندی هاوریا و ئەم سەرزەمینە ئێمە دریا بەر حەجمە و ئەم تەمەدنە کوردیە ئێمە کەوتە بەر نکۆڵی و کەوتە بەر نەهامەتی و سەڕ کریا چه اتفاقێکی بۆ کەوت و چیان کرد بزانن من ئێستا نمونەیەک ئەخوێنمەوە و ئەم نمونە سعیەکەم دی کودی بکەم بەڵێ شای بەرزەمل بەڵێ شای بەرزەمل هاوە شوونەوە شوونە ڕاو یاری هاوە شوونەوە گەوهەر باوەڕان نەجەیحوونەوە گەوهەر باوەڕان ئەو ئینسانانەی کە باوەڕیان بە گەوهەر هەس گەوهەر شتێکی عەجیب و غەریب نییە کە گەوهەر ئەو خەزێنەسە کەوا لە وجود تواشە قوڵفەکەی بشکێنی بچیتە ناوە ئەعماقە وجود خوات بتوانی بڕۆیتە ناوە ناخوداگاهە خۆتا اتفاقێکە تیا بکەفێ بێڵن تا من نمونەهایەک بە ئێوە بەم مەسەڵەن کاورا لە کوردیا و لە جەهانە کوردیا یەکێک ئینسانێکە کە فرە تەمەڵە ئینسانێکی تەمەڵی لەشپەروەری بێعورزەس ئێژێ بێوە ڕێوە یا زووکە خۆ ناوسکە نەوەڕیاگە تۆ بۆ ئەوەنە تەمەڵی ناوسکی بڕیاگە ناوسکی عنی چی تماشاکەن ئێمە معتەقد بووین لە قەدیمەوە کە دڵ مەبنای ئیحساسە دڵ سەرچاوەی پەرستاریە
دڵ خەبەر ئەدا سەر مێشک عەقڵی واتیە کە ئەتوانێت تەولید قودرەت بکە بەڵام ئەم دووە هیچ ناتوانن بکەن تا زمانێک کە لەسەر ناوکت ئەو منتەقە ئێرادەی واتیە دڵ وا لە فیما بەینە مەغز و ئێرادا تەوەجۆ ئەکەن دڵ وا لە بین مەغز و ئێرادا عەقڵ و ئێرادە ئەگەر تەوەجۆتان کردوویە من لە کوردیە و فقط لە کوردیە نەخۆشیەکمان هەست بە ناوی ناوکی کەوتگە کاورە ناوکی کەوتگە ناوکی کەوتگە یعنی چی کەسێک ناوکیەکەوێت چی پێتێت کەسێک ناوکیەکەوێت لێوی وشکەوێ دەمی وشکەوێ ئەحساسی کسڵیەکە هێزی تیان نییە ڕەمەقی نییە دائیمەن دەمی وشکە تەممەڵە ئەم ئینسانە ئێرادەی نییە جەمام سەوارە بۆیە خەڵک پێژێ ناوکی کەوتگە بڕۆ با ناوکە بگرنەوە ناوکیشی چۆن ئەگرنەوە کام ڕەکفرە ئێشەکە ئەیگرن ڕای ئەتەکێنن ئێشێکی فرەی پێدەن تا ڕاچڵەکێت وێژن ئەوە ناوکتمان خستە جێ کە ئێرادەی خەبەردار بکەنەوە ناوکی کەوتکە یانێ ئێرادەی نەماگە بە تەورە کۆلی ئەم ئێرادە لە فیزیکیشە ناوکی ئەکەوێ خۆ ئەگەر ئێمە تا ئاگران لە گراتەیەگەین ئەو جار ئەڕۆینە سوراغە ئەمەی کە من بارها وتگمە تۆوەختێژی ئیسلام یعنی یەک مەتنێ مەوجودە کە محەممەد مستەفا هاوەردەگەیسی ئەم مەتنە قورئانە و ئەم قورئانی سێمە قبول کەین ئەم قورئانە فاروقیە ئیصلاح شدە هەمان قورئانە کە لە زوانە پێغەمبەر ئیسلامە لە مناسبات مختلف هاتکە کارمان بەبەن یەکە ئێمە قبولی ئەکەین قبولی ناکەین گەرەکمانە بینە سەرمێکی ئیسلام چییە ئێمە تەوزیحماندا ئیسلام عیبارەتە ئەندەز تەفسیر وتەئویل حەمەی عەبدولوەهاب لە مەتنە پێغەمبەرە ئەحمەی حەمبەل لە مەتنە پێغەمبەرە محەممەد غەزالی لە مەتنە پێغەمبەرە تەوەجۆ ئەکەن حەمەی شافعی لە مەتنە پێغەمبەرە ئێمە وە چی ئێژین ئیسلام وەو شتەی کە عەلیە قەرەداغی تێئێژێ لەم قورئانە وا مەتنە محەممەد و وا ئێژێ بەرداشتە عەلیە قەرەداغی ئەمەسە تۆ بەوە ئێژی ئیسلام خۆ قورئان خۆی دەموە ناکا قسە بکە تۆ بە چی ئێژی مەسیحیەت تۆ بە قەرائەتە پەترۆس ئێژی مەسیحیەت تۆ بە چی ئێژی یەهودیەت تۆ بە قەرائەتە خەخەخامەکانی یەهود تۆ بە کتاوە عەزرا و بە تەلمود و بەمانە بەتمە مەجموعەی کاملەمانە ئێژی یەهودیەت لەم سەرزەمینە ئێمە لەم تەمەدونە کوردیە ئێمە یەکسری مەفاهیم بەجێماگن یەکسری کەلام ڕەمز بەجێماگە کە ئەمە کەلام دانایانە و کەلام دانایان ئێشێ دیکۆت بکرێ ئالەگۆریە ئێشێ دیکۆت بکرێ ئەمە کێ ئەتوانێ پێی بوات ئەمە کێ ئەتوانێ بیکات و کەسێک کە لە جنسە ئەم کەلامە بێت کەسێک کە کورد بێ کەسێک کە مەراتب دانایی تێی کرد بێ مەراحل دوون و دوون گەڕیاوێت کە من ئیسە تێمە سەرە ئەمانە و من هەر مثالهایەک لە داستانهایەکی تر تێرم تا بزانێ غەربیەکان چۆن ئەمیانە هەڵگرتگە و ئستفادەی لێەکەن و کەڵکی لێئەگرن و بە شێوەهایەکی تر دەریان هاوردەدا پس گەوهەر باوەڕان کەسانێکن کە هان بە شوێنە گەوهەرەوە هان بە شوێنە ئەو دانسقە لە وجودە ئینسانە واتە گەوهەر باوەڕان نەجەیحونەوە جەیحون دەروونە ئینسانە یا هەمان زەروون زەمیرە ناخوداگاه ئینسانە گەوهەر باوەڕان نەجەیحونەوە هاوەی شوونە ڕاوی دووناوی دوونەوە
گەوهر باوەڕان نەجەیحوونەوە ئەوانەی کە هان بە شوێنە گەوهرا لەکوێ لە جەیحوونە جەیحون کوێز دەریاوی دەروونە زەمیرە ناخوداگاهە ئینسانە هاونە شۆی ڕاوی وانە شوێنە چییە؟ وانە شوێنە ڕێگەی دووناو دوونە. پس دووناو دوونبوون ڕێگەس، دووناو دوونبوون تەقدیر نییە، چارە نووس نییە کە تۆ هەڵی نەبژێریت. پس دووناو دوونبوون مردنە فیزیکی وەزێنک بوونەوەی فیزیکی نییە، یعنی لەشێ بمرێت و ئەم ڕۆحە کۆچکا بڕواتە ناو ڕۆحێکی تر و دووبارە ئەحیا بێتەوە و تەجەلی پێیاکە. ئەم تڕەهاتەی وا جوولەکەی پدەر سوختە متجەلی کردگە لە شێعەگەریە کە تۆ ئەمە ئەوێنیت لە ئیزەدی بازی و لە عەلی وڵڵاهی بازی و لە شەبەک بازی و لە عەلەوی بازیە. والشيعيش حتى شيعي دوانزە ئیمامی ئێژێ عەلی تەجەلی خوداوەند است، تەجەلی ڕوحە خوداوەند است، یعنی خواست. پس تۆ ئالەگرا تەکەم مەقولەیەکە تەرەفی تەکەم مەسئلەیەکە ڕوبەڕوو ئەوی تۆ کە بە تۆ ئێژێ ئەمە ڕێگەز. پس کەسێک کە گەوهەر باوەڕ وێت و غەواسە دەریای غەیب وێت، دانا غەواس وێت. غەواس یعنی ئەو کەسەی قوتە ئەخوا، یعنی ئەو کەسەی کە ڕواتە ناوە ئەوق و قوڵاڵیە دەریا، کەواتە جەیحون لەگرا زەمیرە ناخوداگاهەوە ئێمە ناسیگمانەوە پێیمان وتکە جەیحون. پس لەگرا تۆ ئێشێ دانا غەواسوی، دانای غەواسەنوی، گەوهەر باوەڕوی کە چی بکەی؟ کە شیرجە بوویتە ناوە ئەم دەریاویە جەیحونە، کە چه اتفاقی بکەوێ؟ کە بکەویتە شوێنە ڕێگەی دووناو دوون. لەگرا تۆ ئەوێنی تەکایایە جوولەکە ساختەیە گۆبین و ساختەیە سەیب براکە و مشەشعیان و فەزڵی و ئاتەشبرگی و ئەم خاندانە بنە جوولەکە کە دەستیان کرد کە بەسەر ئەم جەهانە کوردیە و قەتیسیان کرد. ئەمیانە تعبیر بە چی کردگەسۆ؟ تعبیر بە مەرگە ئینسان و وەزێنک بوونەوەی ئینسان کردگە. تەوەجۆ ئەکەی خۆ کەسێ لە خۆی ناپرسێ بۆچی کەسێ ئێشێ هەزار دوون بگەڕێتا لە دوونە هەزار و یەکۆمی نامتەکامل بێتە دەرەوە؟ یعنی چی؟ بۆچی ناقص دێت؟ مەگەرمانە خوا نیەن؟ بۆچی کە زاتە هەزار و یەکۆمین تێت خوا تێت، خاوەن کار تێتە دەرەوە؟ ئەمە هەمان فەردە، هەمان ئینسانێکە کە بە ئیندیڤیدویشن ئەگەیت، هەمان پاشاز. گەوهەر چییە؟ گەوهەر پاشاوی دەروونە تۆست. گەوهەر ئەو ئینسانەسە کە ئەوێت تۆ پاشا، ئەوێت تۆ ئایدیال، ئەوێت تۆ پاشاوی خوەی. و من تێمە سەر ئەمە ئەکەمەوە. کەواتەیژێ گەوهەر باوەڕان نەجەیحوونەوە، هاوی وەشوونە ڕاوی دووناو دوونەوە. پس دووناو دوون ڕێگەس، دووناو دین تەقدیر نییە، چارە نییە، چارەیە مەحتوم نییە. ئەوە نییە ئەمانەیەشنی کە ئەمریت و ڕۆیتە ناوە لەشێکێکی تر تەناسوخمانەندێ مەسەلەن نییە. ئەوسا پادشام نەدونە یابی. خۆ پادشا کێس؟ پادشا هەمان گەوهەرە، هەمان خۆتی، وەلێ خۆتێک والت دەروون تاوە تۆ نایناسی. پادشا خۆتی. ئەوسا پادشام نەدونە یابی، وا لە ناو دوونە یا، وا لە ناو ئەو دوونە وا خەفتەگە. بزانن ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ سریە دیبەیتی کرد لە ژێرە ناوە شۆڕشەکانە جەهەنەمە. لە شۆڕشەکانە هەفتە جەهەنەمە و بەبعد من تەفسیرە فیلمە مەتریکسم کرد. لەبەرەوەی ئێوە لە پێشترۆ
ئەم تەفسیرتانە بوێ کە من ئیستا بتوانم استفادەی لێ بکەم. لە دیمانەی ئەووەڵا لە فیلمە ماتریکسا ترێنەتی وا لە ناوە هۆتەلە هارتا. ترێنەتی نەماد یا ژن نەمادە معنەویەتە، نەمادە ئەحساسە. ئەحساس وە معنەویەت وا لەکوێ وا لە دڵە. وەختی دڵ خوڕپەیتێ وا لە خەتەرا، پەرەستاری وا لە خەتەرا، ئەیوەتکاری وا لە خەتەرا، ئیرادە نووستگە، ئیرادە خەفتگە، ئیرادە خەوەری نییە. بۆیە تۆ ئەوێنی وەختی لە دیمانەیە ئەووەڵە ترنتی وا لە ژێرە زەربا کلی بدەن و بیکوژن لە هارتا، لە هۆتەلە هارتە ناو دڵە شارە، نئۆ خەفتگە، نئۆ خەفتگە. دائما لەم جۆرە فیلمە ئالێگۆریانەی کە بە نەماد کار ئەکەن، دائما ئەوەڵ دەفە ئەحساس ئستراب ئەیگرێ، ئەحساس لە چەپەڵەمە ئەیگرێ. چوزانم هەڵە شێوێت، حاڵە خاص نییە. لەم وەختە کە حاڵە دڵ خاص نییە، ئێرادە خەفتگە، ئێرادە نووستگە و ئێرادە وا لە خاوە غەفڵەتە. ئەو وەختەسە پادشا ئێرادەس کە خەفتگە، ئەوسا پادشاو نەدونە یابی، ئێرادەس کە خەفتگە. تۆ ئیستا گەرەکتە بڕۆیم ئێرادە بدۆزیتۆ. ئەمە ئەساسە ئافرینش نییە، ئەمە ئەساسە تەغییرێکە. ئیستا من گەرەکمە بێژم پێتان دانای دانایانە کورد، دانای دانایانە گۆران. تماشاکە ئێمە کوردمان هەست، ئینسانە کوردیمان هەست و ئینسانە کوردی لە سلوکە بۆ دانایە بەرەو گۆڕانی ئەڕواوە، گۆڕانی ئەکا و لەوێ دانای دانایان تێکە ئەم گۆڕانیە بۆ ئینسانە کوردی بکات. تەوەجۆ ئەکەن ئیسە دانای دانایان چۆن تێت؟ دانای دانایان نەوەکو ئەدیانە ئیبراهیمی بڕوا لە ئەشکەوتێکا دانیشێ پێغەمەر جبرەیل بێت بێبێژێ ئیقرە بیسمی ڕەبیکە الەزی خەلەق، یا ئەوەی کە فوو بکاتە ناوە ڕەهەمە ژنێکە و دووگیانی کاوە بێژێت کە تۆ کوڕخوای، یا ئەوەی کە لە خەوە فرعەونە بە فرعەون زهوری بدات کە من فرستادەیەگە هەنێرم کە دەسەڵاتە تۆ بخات و فرعەون گەرەکی بڕوا بیکوژێت و ئاسیە فڕێ باتە ناوە ڕووباوڕ نیل و دایکی فڕێ باتە ناوە ڕووباوڕ نیل و ئاسیەی ژنە فرعەون بیگرێتۆ و بێریتی لە بارگای فرعەونا بە عنوانە شازادە گەورەیکە. لە کوردەواریا چۆن تێت؟ لە کوردەواریا ئەوەی کە نایژنی، ئەوەی کە پێ ئێژن سڕەمەگوو و ئەوەی کە کوردیەت قەتیسما ئەمە بوو، نەیانوت کە دانای دانایان چه شەکڵی تێتە دەر. بڕۆن ئیسە لە سەید نەسرەدینە حەیدەری بپرسن، ئەرێ کاورا تۆ کە ئسپەرمە موقەدەسە سەی براکەی، تۆ ئادەی دەرمۆرد دانایی تۆزی قسەمان بۆ بکە دانای دانایان چه شەکڵیە؟ بۆچی مەسەلەن ئەگەر ئێمە هەر ئەمە قبوڵکەین، بابا جەلیل و بابا نواس و بابا سەرهەنگ و چوزانم بەهلول و شاخوەشین و بۆچی ئەمانە هەر کامیان لە جێگەیە کۆتێن؟ ئاوبدینە جاف و نەورۆز جاف و بۆچی ئەمانە هەر کامیان لە جێگەیە کۆتێن؟ بۆ ئەمانە سەر بە هیچ خاندانێک نیەن، ئسپەرمە موقەدەسە هیچ کەسێ نیەن، وەلی تۆ ئسپەرمە موقەدەسە سەیبراکەی، تۆ خەریکی ئەیوەی تۆ بەرەو ملە کردگەسە پووتخوات و مناڵەکانە دانیشتیتە سەرە مفتخوەری و جەهالەت بڵاوەکەی تۆ بەناوە مەردەمە ئێمە و متونە جەهانە کوردیت نابوت کردگە. لێ پرسە دانای دانایان چۆن تێت؟
جوابی نییە قەرار نییە و تۆ ئێژێ بێ بچۆ کەڵەشیر بکوش نەزر بکە جەوز بشکن سەر بسپار بۆ پیلبیە ئاسەی نەسرەدین سیوەڵ بنێ سیوەڵ کەڵەشیر بکوش بار بەکەرەی نەواڵە ئەوە ئەوی تۆ دانای دانایان ئەوی تۆ دانا تەوەجۆکەی نا وەڵێ پس ئێستا ئێمە تۆزیح ئەدەین کە دانای دانایان چ شکلی تێوە ئێمە ئەمانە لە دیبێتەکەی تراوت کەوتە ئەوسا و پادشاوم نەدونە یابی کەواتە ئێرادە خەفتگە لە کوا لەکوێ وا لە ناوە جەیحوونە نە ئەرز نە سەما نە سورەی یابی نە ئەرز نە ئاسمانگ نە کاکەشان بوو نە زاوت نە بەشەر نە شەرت نە ئیقرار نە لەوح نە قەلەم نە دەنگ نە دایاڕ یعنی حەجی واقعی نەبوو حەجی نەبوو کە حەجی نەبوو دنیای تەوەهمە دنیای ماتریکسە غەیبخانەی سەرە حەجی نییە وەختی ئێرادە خەفتگە ئینسان وا لە ناوە چیە وا لە ناوە جیهانە تەوەهمە ئینسان وا لە ناوە جیهانە بەردەگیە ئینسان خەریکە هەدایەت ئەکرێ بە علوم خەفیە ئینسان هەدایەت ئەکرێ لەگەڵ دەرونی ترین ترسەکانیە لەذا هەرچیەک ئەوێنێت واقعیەت نییە هەر سیگناڵێکی ئێلکتریکی کە بە مەخزی ئەگاوە تەفسیر ئەکرێت و تەفسیر واقعیەت ناکاتۆ تەفسیر جیهانە غەیب ئەکاتەوە ئەم ئینسانە واقعی نییە ئەم ئینسانە حەقیقی نییە لەذا تۆ ئەوێنی ئەمانە حتا وەختی گەرەکیانە ئەم فەلسەفەی کوردیە سەروقنیکەن خراویکەن و بیخەنە وادیە کە ئینسانە ئەحمەق و جاهل دەربێری و نابودیکەن حتا وەختێک لە بەعزێ لە کەلەماتی ئیستفادەکەن قەلب معنایەکەن شەریعەت و تەریقەت و حەقیقەت ئینسانێکە حەقیقی ئەوێت و چی ئەکا ئینسانێکە حەقیقەت ئەوێنێت و جەهانە سەر ئەشکێنێت لە جەهانە تەوەهمات دێتە دەر و ئەو جار کە واقعی ئەوێنێت حەقیقی ئەوێت و واقعی ئەوێت حەقیقەت ئەوێنێ واقعی ئەوێت و ئەم ئینسانە واقعی ئەوێت و ئینسانێکە واقعی ئەوێ و ئینسانە کوردیەکە واقعی ئەوێنێ کە لە ناو دڵ حەقیقەتە ئەژی ئەم ئینسانە بەری پێناگیرێت ئەم ئینسانە قەترەیەک لە دانایی و قەترەیە لە حەقیقەتی ئەداتە ناو دەریایە ئۆقیانوسێ لە درۆ و لە تەوەهم پاکی ئەکاتەوە پس ئالەگرا ئەوێنیت وەختی ئێرادە خەفتگە وەختی پادشاوی وجودم ئەوەی کە من ئەڕانی فەرمانم پێدا عەزەمەتم پێدا قودرەتم پێدا ئێرادەمە ئێرادەی من وا لە دوونە یا دوونە غفڵەتە دوونە خاوە لەگرا ئەحساسەکە زێنەکە بیدارە ئەحساسە ئەمشەو لە ڕۆڕۆی دڵکەی ناشادم دۆسە دوور وڵات کەوت کەسە یادم ئەوەی خەبەر ئەدا دڵە بەر لە ئەقڵ دڵ خەوەر ئەدا دڵ تێتە ئاشوب دڵ ئەخرۆشێ دڵ ئەجۆشێ دڵ وەی ڕۆ ئەکا ئەمشەو لە ڕۆڕۆی دڵ خەریکە ڕۆڕۆ ئەکا وەختی دڵ ڕۆڕۆ ئەکا دڵ حرەکەت ئەکا چه ئەتفاقێکە کەفێ ئەو جار فکر دروست ئەوێ ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشاودم دۆسە دوور وڵات کەوت کەسە یادم بەس لەگرا پادشا کە ئێرادەی تۆس کە ئەتوانین لە تۆ ئەو ئیدەئال شاه دەربێرێ بتکاتە شاو شیرین سەفەت بتکاتە شاو شیرین بەشەر بتکاتە شای بەرزەمل بتکاتە شاو شیرین سوار ئەوە خەفتەگە پس تۆ یەسری مەراحل یەسری دوون تەیەکەی یەکسری دوون تەیەکەی قاپی ئەڕۆی و قاپی ئەڕۆی و قاپی ئەڕۆی
تا چه اتفاقی بکەفێ تا پادشاه بێت. ئەوسا پادشاو نەدوونە یاوی، نە ئەرد نە سەماو نە سورەیاوی، نە زاوت نە بەشەر نە شەرت نە ئیقراو، نە لەوح نە قەلەم نە دەنگ نە دایاو، نە شێوەی مورغێ نەداو نەی زولاو، ئاماو وست ئەو دوون مورغ زەڕین باو. هەروەکو پەلەوەرێک لە داونەی زوڵاڵاو، هاوت و خستیە دوونە پەلەوەرە زەرین باو، مورغ زەڕین باو. پس چه اتفاقی کەفت؟ لەگرا ئێرادە هەڵەسێتەوە، ئێرادە دڵ هەڵی ئەسێنێتەوە، دڵ ئەکەوێتە ناوە ئێرادە و ئێرادە هەڵەسێنێتەوە. جەیحوونە جەهەن دجلەی ئەسرار پڕ جيحون جهن دجلي أسرار پر جهن وجود إنسان دون ودون آمار تا وقاو بالدر دون ودون هاتا وقاو بالدر در أو مرتبة سك أم وجود والا ناوية أم وجود يكدانة أم ذات يكدانة أم إرادة يكدانة والا ناوية ولي هنوز نيتركان دقا يكسري مرحلة جركا دون ودون تيتاو مرحلة أقا تا أقاتا يعني تو إشي لأولو إحساس كيكا الدنيا حال خراوة إحساس كيم جهانة وانية إحساس كيم جهانة يسري كمبودي هاز إحساس كيكا خاسنية دڵ خەوەرە پێبا دڵ کە خەوەرە پێ ئەدا ئاشوبێکە تێەکەوێ ناگەهان فکر ئەەکەیتۆ کە فکر ئەەکەیتۆ ئێرادە ئەکەوێتە سێودووکردن چی بکەم بیکەم نەیکەم لەدەسم دێ لەدەسم نایێ ئەمە چه داستانێکە ئەمە چه بەدبەختیەکە ئەمە چه وەی شومەیەکە کەوتکە گیانە من ئەمە چه خورەیەکە کەوتکە گیانە من لەزا تو شەکت هەست لە خۆت لەگرا لە داستانە فیلم مەتریکسا ئەگەر بزانن مۆرفیەس کە ئەقڵە و نەماد ئەقڵە مۆرفیەس خدای یۆنانی و خدای ڕؤیا و خدای خەیاڵە مۆرفیەس باوەڕی هەست کە فەقەت زاوتە یەکدانە ئەتوانێت تەکە ماتریکسا شەڕکە و ئەم باوەڕە تبديل بإيمان بوغا وچون إيماني هس بشوين كلام كسيكا أقري بناو بيشغو بمورفيسي وتقا دانيك تيت وأو دانا وأو ذات يك دانا أما تريكسا أشكينيت أما اتفاقي كاكوي أما سا خود نئو باوەڕی نییە کە ئەو یەکدانە ئەوە یعنی ئەقلی نێئۆ ئەقلی ئەو ئینسانە کە قرارە بوێت و زاوتە یەکدانە بەهلول زاوتێوەن بەهلول زاتێکە ئەمما زاوتە یەکدانە تەبدیل بە زاوتی یەکدانە بووگە یعنی گشت کەسێک وەکو بەهلول زاتێکە بەهلول زاوتێوەن زاوتە یەکدانە ئامیان ماچاون بەهلول دێوانە کێدی وەی تەور داناو بوو دێوانە کێدی کێسی ئاوا داناوێ مەرکەب نەمەیدەن گەردوون ڕاناو بوو بۆیە تۆ ئالەگرام داستانێک ئەوێنیت کە ئەوێنیت وەختی نێئۆ حتا طبقە نەزەرە پێشگوو کە ئەمە تۆ ئەوێنی ئەدیانە ئیبراهیمی و جوولەکە بە تایبەتی پێشگویی فراکەن ئەم دەستگای جوولەکە سازە ئەم دەستگاهە جوولەکە سازە
تەسەوفیە حەد لە سۆفیەکانە قادریە و نەقشبەندیە تا عەلی وڵڵاهی و عەلەوی و تا شەبەک و تا ئیزیدی و ئەمانیشە پێشگویی ئەکەن وەکو جوولەکە. مەسەڵەن تۆ عەیلبەیی جافەز پێشگویی هایە عەیلبەیی جاف معلوم نیەم عەیلبەیی جافە کێ بووە، یا مەسەڵەن پێشگویی های تەیمورە بانیێرانی. خۆ ئیستا پێشگو لەگرا بە مۆرفیەس یا بە عەقڵی وتکە کە منجی تێت، ئەو کەسەی کە زاڵتی یەکدانەست تێت بە تەنانەتی قەلب بوو. مۆرفیەس عەقڵ بوو، عەقڵ ئیمانی هەست کە ئەم ئێرادە ئەتوانێ ماترێکس دەبین بووە، ئێرادەکە نێئۆس گشتیان یەک بەدەنن. عەقڵ ئیمانی هەست کە ئەم ئێرادە ئەتوانێ ئەم دنیای سەرە غەیبخانەی سەرە بشکێنێت تا حەی بوێت، تا خرۆش کات جەهەن نەگاو تاماهی. وەلێ ئێرادە باوەڕی نییە، ئێرادە ئیمانی نییە کە توانێم کارە بکە. بۆیە وەختێ ئەو ئەچێتە لای پێشگو پێژێ تۆ خوات چی فکرەکە ێژی من مۆرفیەس فکرەکە من ئەو منجیمە، تۆ ێژی شێژێ تۆ خوات چی فکرەکەی هەرە وەسەکە خوات فکرەکەی خۆی فکر ناکات کە چییە زاتی یەکدانەست. بۆیە پێشگو پێژێ سەردەرە ئاشپزخانەکە بخوێنەوە بە لاتین نووساگیسی خوات بناسە، خوات بناسە. خۆناسین و ڕۆچوونەوە ناو جەیحون وجوودا یەکێک لە ئەساسی تەرین ئاموزەهای جیهانە کوردی بووگە بۆ دروستکردن زاتی یەکدانە. پس دیتان لە جیهانە کوردیە زاتی یەکدانە خوا نایهەنێری، زاتی یەکدانە خودە خوا نییە، ئەو خوای مەتەفیزیکە ماوەڕا و تەبیعیە ئەدیان ئیبراهیمیە نییە کە مەئموریەت بەهەنێری لە تەریقە فرشتەگان و بۆی، بەڵکو ئینسانێکە، ئینسانە خاوەن ئیحساسە، خاوەن عەقڵە، با ئێرادەی، با ئیمانە، با شەهامەتە کە لە جیهانە ئیختیارە کوردیە بەرەو زاتی یەکدانە بوون ئێشێ بچێت. ئەمەسە طریقەت ئەوە نییە بچی نان و ئاو بخوەهی با بوویتۆ پیر با بە حەقیقەت بگەی چون بە حەقیقەت ئەگەی. پس تۆ ئەمانە دەستگاه سواری ئەەکەن لەبەر ئەوەی عەقڵە کوردی قەتیسکەن. شێوەی عەقڵە کوردی شێوەی دانایی دەورانە. پس ئەم دانایی دەورانە بۆ تۆ بەحس کریاگە چه شکلیە و بە تۆ نەسیحەت ئەکرێ کە تۆ چۆن تەیە ئەم مەسیرە بکەی، وەکو ئەلیس لە سەرزەمینە عەجایبە. ناگەهەن بڕۆیتە شوێنە کەروێشک و بکەویتە ناوە گەوداڵێک و بکەویتە ناو سەرزەمینە عەجایبە. پس ئەمانە کولەن لە تەمەدونە کوردیە بە سوورەتە کەلام دانریاگن شەفاهەن لە ناو دڵە قەدیمیەکانە ئێمە مەوجود بوو و یەک ڕشتە لەم کەلامانە بە سوورەتە دەستنویس بە فرێک لە جەعەلیات بۆ ئێمە دانریاگە و ئێمە ئێستا ئەڕۆینەوە سوراغ لە بەشون گەڕاونە کوردەوارون بووە کە ئەڕۆینەوە سوراغی دانایی خۆمان ئەدۆزینەوە. جەیحون جەهەن دجلەی ئەسراو پەر دون ودون ئاماند جەیحون جەهەن دجلەی ئەسراو پڕ دون ودون ئامان تاوە قاو پدر ئەو ساو پادشام نەخاونەی دڕبی. ئێستا ئێرادە وا لە ناو دڕە دڕ نەبەتنە بەحر غەیبخاونەی سەڕبی. غەیبخاونەی سڕ جەهانە ماترێکسیە، جەهانە کۆنتڕۆڵە، جەهانە ترسەکانە، جەهانە ترسەکانە کە بەسەرتوە زاڵ ئەوێ وەلێ ئێرادە هەنووز نەکەوت کەسە بەرە ئەم حەجمە، لذا حاڵەیەک لە دڕ وە دەوریا کێشیاگە کە ئەم ئێرادە ئیشێ ئێرادە بکات تا دڕ بشکێنێت. دڕ کە بشکێنێت جەهانە سڕ لەبین ئەوە حەقیقەت زهور پەیاکە و واقعی ئەوێتەوە. کەواتە تەنیاویش من کرد
نمانا و هنر. خب ئێستا ئێرادە تەنیایی منعەکا گەرەکێ بەکوێ بپەیوەندێ؟ ئێرادە گەرەکێ بپەیوەندێ بە دڵ، بە عەقڵ، بە ئیحساس، بە معنەویەت، بە ڕوح سپریچواڵەتی، بە عەقڵ ئستدلال کەر، بە خیاڵ، بە سەودا، بە قودرەت، بە گاو. پس چیەکات؟ چ اتفاقێکەکەوێ گەرەکی ئیتیساڵ پێیاکە، اتفاقی قەرارە بکەوێ کە ئەمانە باڵانس بکەنتەکە یەکتریا. ئەو جار دانایی تێتە دەر، چاوە سێوەم تێتە دەر، دیدەی سەر بپوش دیدەی دڵ واوکە، ئەوسا قودرەتە حەق تەماشاوکە. ئەوجا تۆ ئیتر احتیاجت وە دیدەی سەر نییە، چون بە تەمام وجود تۆ داناییت. چاوە سەر بپوش دیدەی دڵ واوکە، ئەوسا قودرەتە حەق تەماشاکە. بەس تۆ لەگرا ئەوێنی ئێژێت لە دانایی کوردیە، ئێژێ هەر کەس کردش کرد، هەر کەس کردش کرد لە نەش نەناڵا، شینە مەراوتب مەرتەبەی باڵا. هەر کەس کردش کرد لە لێش نەناڵا، شینە مەرتەبەت مەراوتب باڵا. کەواتە کرد چییە؟ تۆ ئەو ئێرادە بکەی کە بەڵانسێ کە بڕۆیتە ناو دەریاوی جەیحون خوەت دوڕ بشکێنیت و پادشاه بێریتە دەرۆ، و پادشاه تەنیایی منعەکا یەک غوڵامەن ئاورد ئەو نەزەر. ئێستا ئێرادە یەک غوڵامەن ئاورد ئەو نەزەر. کێن غوڵامان؟ دڵە، پەرستاریە، مەغزە، جەهانە ناخوداگاهە، دنیایە. ئەمانە گشتی غوڵامن لە خزمەتە ئێرادا کە ئەوە چوار یەکە، یەک چوارە، یەک ئەوێت و چهل یەکە، و ئەمانە گشتی یەک جەهانە، یەک ئینسانە، و ئەو کێس خاوەن کارە، دانای دانایانە، خاوەنە ئەو کردەسە، کردەی کردەدارە، هەر کەس کردش کرد لە لێش نەناڵا، شینە مەراوتب مەرتەبەی باڵا. ئەمە چییە؟ ئەمە مەسیرە داناوی تێیکردنە، ئەمە ئەو خەتەرەسە ئەی کادەم ئینسانە. تەنیاویش من کرد نمانا و هونەر. پس هونەر لە جەهانە کوردیا چەپڵەوتن و گۆرانی وتن و لۆتی و چاوش و دمەگزەن و مترە بەسەرە حەوزی و تێ هەڵدریاگە وەکو مەم کۆڵانە بە پەنجە نییە. هونەر شکاندنە دوڕە، توش دوڕ بشکێنیت. پس تۆیشێ دوڕ بشکێنیت. تەنیاویش من کرد نمانا و هونەر، تەنیاوی منع کرد و هونەری نواند، یەکڕەنگ غوڵاومەن ئاورد ئەو نەزەر. یەکڕەنگ غوڵامەن ئاورد ئەو نەزەر. لەگرا غوڵام نەوکەر بەردە و بەندە بە معنای فیزیکیەکەی نییە، بەو معنaa نییە، بە معنای بەگێک نییە دانیشتوێ چوار نۆکەری بوێت، یا ئینسانێ بوێت و بەندە، ئینسانە بەندە، بەندەی گوناحکار، گوناحە ئەزەلی. نە، ئەمە ئەوە نییە خۆ. نە، ئەمە ئیتحاد دەرونیە کە فەردانیەتی لێ تێتە دەرۆ، کە زاتی یەکدانەی لێ تێتە دەرۆ، کە ئیرادە دوڕی شەکەند، یەکڕەنگ غوڵامەن ئاورد ئەو نەزەر. ئێستا احتیاجی بە غوڵامان هەست. ئێستا قەرارە ئیتحاد سوورەت بگرێ. دڵ، پەرستاری، سپریچواڵەتی، معنەویەت، عەقڵ، استدلال، هێز، قودرەت و ئێرادە کە ئیواتە بەرۆ. شەرتە بیاوش بەس چەنی غوڵاومان،
پای چەپ وستە و پێش نەدوڕ بەراما کە هەماهەنگی ایجاد کرد ئەو جار دوڕی شکاند پێی چەپی خستە بەرۆ وە لە دوڕ هاتە دەر نەمەکان دوڕ دوون وە دوون ئاومان وستە و بابا ئادەم چەنی غوڵامن بابا ئادەم لەشە ئینسانە ئەم اتفاقە لە جەهانە دەروونا کەوت وە خریا غاڵەبە ئینسان لە غاڵەبە ئینسانە هەست و ئەمە لە وجودە هەر ئینسانێکە مەوجودە ئاما وست ئەو دوون زلەی دنیاوی خروش کرد جەهەن نەگاو تاماوی سەراوسەر جەهەن کردن مسەخەر مردنە جامەی وێشنەیاڕ و خەبەر کەواتە ئێوە دیتان ئەمە ئەو نەوعە زوهورە دانایە دانایانە کوردە کە چیان پێکرد لە 300 ساڵە گوزەشتە یەک سری خاندان جوولەکە ساختە بە ناوە سەرسلسلەیە تەریقەتهای دینی کەسانێک کە ئاموزش یافتەگانە مەکتەبە کۆمپانیە هند شەرقی و بەمبەئی و کەلکەتە و موبدان زەرتوشتی و جوولەکەکان بوون سەرازیر بوونە سەرزەمینە ئێمە مەبانی و مەفاهیمە ئێمەیان گرت و دەستکاریان کرد و لە دڵە ئەمە دینە ئینقیادگەرێ ئەحمەقکەرە ئینسانیان دروست کرد و جەهانە کوردیان منحرف کرد بەرەو گیرفانە دەستگاهە جودۆ کریستیانەتی و جوولەکە بازی ئەمانە هات وتیان ئەمە مەبنای ئافرینشە و ئەمە زاتێکی یەکدانەست کە خواز و ئەمە خواس و ئەمە داستانە ئافرینشە و ئەمە دنیا وا دروست بووگە و وا اتفاق ئەکەوێت و کاورایش نایژێ چون ڕێگەی دوونا و دوونەدەی دێمە تەقدیرەیتە ئینسان ئەمرێت و وێشە لە دوونێکی تر بێت و چۆن خوا خۆیشی دوون ئەگۆڕێ چۆن بعد وتیان ئەمە دینە بێن بارەگا دابنێن و چاوەڕوانە منجیون و بێسن تا خوا منجی بەهەنێرێ پش بیا مەهدی بیا توی بکە تا مەهدی بێت بڕۆ بێسە مەهدی بێت و چه اتفاقی کەوت زاوتە کەس نەزان هەمان ئیرادەس هەمان نێوس کەوا لە ناوە دڕوا لە ناوە دەریاوی جەیحونا و غەیبخاونەی سڕا لە بەتنا وا لە بەتنا وا لە ناوە سکە و ئەمانە هاتن بە مشتێ توڕەهاتە ئزافە پێکریا و جەعلیاتێک کە دایەنە قەیوە ڕێگەی زوهورە دانایان یەکگرت دانای دانایان کێ بوو؟ دانای دانایان ئینسانێک بوو وا لە دڵە ڕەنجەکانە خۆی ئەهات دوون وە دوون ئەهات چینەوە چینە ئەهات لذا من ئەمشەو لە دیبەیتە پێشووترەکە ئشارەتم کرد بۆ خاتری ئەوەی ئێوە خاس بفەهمن کە سەواورە بەر تەسویر و فیلمی یەکەم ئەڕۆن فیلمەکە ئەوێنن ئەوڵەن یەک اتفاقتان بۆ ئەکەوێ یەکێ ئەفەهمن کە ئەم نەوعە نەمادناسیە و ئالەگۆریە لە ناوە تەمەدونە غەربە بە شێوەیەکی تەمام قودرەت ئستفادەکرێ بزانن مەسەڵەن ئەمانە کاتکن ناویان دانیاگە و دەستکاریان کردگە لە بەرەوەی شێوەیە جوولەکەی بەن بەم تەسەوفە و بیکەنە دین بە معنایە خورافات و جەعلیاتە ئیبراهیمی واتە دڵ نوێنەرەکەی ئەکەنە بنیامین ناوی ئەنێن بنیامین چه کارەس بنیامین تێ خەوەر ئەدا کە چی کە قەرارە کێ بێت بنیامین تێ خەوەرەدا کە قەرارە کێ بێ زاتە یەکدانە بێ زاتە یەکدانە ئەمانەوت کردیانە بە چی کردیانە بە ماشیع کردیانە بە مەسیح ناویان یاگە بنیامین دەسوێتە کە دڵە خەوەر ئەدا
ئەمشەو لە ڕۆڕۆی دڵەکەی ناشاودم دۆسە دروڵاوت کەوت کەسەی هاودم دڵ خەوەر ئەدا کەواتە بنیامین خەوەر ئەدا بعد ئەمانە داودیان هەست داود دامیارە دووبارە ناو جوولەکەی تریان داگەوە قەیوە دامیار چییە دامیار شکارە دانایی ئەکا دامیار دامە دام داناییە و دامیار شکاریەکە ئەقڵە کەواتە دڵ و ئەقڵ بنیامین و دامیار بعد جبرائیل زەبرە زۆرە قدرەتە تەوەجۆکەن تەمام ناو جوولەکەیان داگە لەمانە پیر موسا دەفتەردارە ڕەمزبارە پیر موسا زەمیرە ناخوداگاهە سەبتە دەفتەرە ناخوداگاهە سەبتێکە کە بە سوورەتە تاریخی اتفاقات تاریخی سەبت ئەکا و حەکی ئەکا لە نەهادە ئینسانەکانەوە و ژێنێتیکی دوون و دوون پشت و پشت قاپی و قاپی ببەخشن نەدون و دوون قاپی و قاپی ئەڕوا تەوەجۆکەن لە گراسە کە ئەمانە توانیان دەستگاه جوولەکە و ئەدیانە ئیبراهیمی لە قەتیسکردنە سەرزەمینە کوردەوار و لەبەینبردنە جەهانە کوردیە ئوسوولەن حەکیکەن توهیکەن لە دەروون بۆش و بەتاڵیکەن و مەفاهیمی بگۆڕن بەدانە یەک سلسلە خاندان و دروستکردنی یەک سلسلە خاندانە مقدەس و ئسپەرمە مقدەس کە فەقەت خۆیان فەربە ئەکەن و چاخەکەن چه اتفاقێکە کەوت مەسەلەن من مثال ئەدەم نایژم ئەم ناوانە دروستن ئیتر ئابدینێک نێت مەسەلەن ئیتر نەورۆزێک نێت مەسەلەن ئیتر بابا سەرهەنگێک نێت ئیتر بابا نواسێک نێت کن نێت ئەمانە نێن ئەوێت و چی ئەوێت و موروسی ئسپەرمە مقدەسە یەک لە دوای مقدەس ئیتر کەسێک لە دڵ ڕەنجەکانیۆ نایەتە دەرەوە ئیتر کەسێک قاپیە دڕ ناشکێنێت نە ذاتی یەکدانە چه شکلیە ذاتی یەکدانە کەلامی فەرقەکە جنسە کەلامی فەرقەکە ذاتی یەکدانە چون لە ناوە دڵە حەقیقەتا ئەژیت واقعیە و ئەوێتۆ یەک قەترە لە حەقیقەتی ئوقیانوسێ لە درۆ باتڵەکە بزانن ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ ئەلا ڕەقم تەمامە ئیگنۆر و دوژمنایەتیەک دەوڵەتە کۆرپەریشنە ئانووسی جوولەکەی ئێرانی و بەچکە زۆڵەکانی یعنی تەمام نەهاد و مؤسسات و ئەحزاب و ئەفراد و مەشاهیری دوژمنایەتی لەگەڵەکەن و ئیگنۆری ئەکەن دەنگی هەر ئەڕوا بۆ چون جنسە کەلام ڕاپەڕین و کوردەوارە سەربەخۆ فەرقەکە ئەم جنسە فەرقەکە لە جنسە هیچ کەسی تر ناچێ ئەم کالا لە دوکانە حیچێکا پەیا ناوێ لە عەتاری حیچ کەسێکان نییە ئەم عەترە فقط لە گرا موجودە دانا سەیادان ئەزانن وە شوێنێکی ئاگەڕێن دانا سەرافەن ئەزانن وە شوێنێکی ئاگەڕێن بۆیە ئەلا ڕەقمە ئەمەی کە دنیا خەریکە یعنی ئەم جەهانە تەوەحومە ماتریکسیە بە تەمامە ئەیجنسیەکانی وە ئەم جەهانە غەیبخانەی سڕە ترسەکانە ئەم جەهانە موهمە خیاڵاویە غەیرە واقعیە خەریکە لەگەڵە حەقیقەتە ئێمە دەرئەکەوێ حەقیقەتە ئێمە تەرەک ئەخا لە دیوارەکەی و نابودیەکە پس تۆ ئەوێنیت تا زەمانێک کە خودە ئەو ذاتی یەکدانە ئیمانی نییە کە ئەو ذاتی یەکدانەس اتفاقی ناکەفێ هیچ اتفاقی ناکەفێ حتا ئەگەر پیشگویش وتوێتی ئەو تێت مادام ئەو خۆی ئیمانی نەوێت خۆی دوو دڵوێت هیچ اتفاقی ناکەوێ لە گراسە کە تۆ ئەفەهمی وەختێک لە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە ئێژی و جبرائیل بچۆ هەڵگرە لاوەکە بێشک باوە سەر ئەرزێ نەرمەک بێشکی لە گراتێت لە ئیمانۆ تێت وەختی تۆ مطمئنی کە تۆ ئەیگۆڕیت کە تۆ
قەدەرت چارەنووست بە اختیار خۆت هەڵت بژاردەگە و تۆ ئەیگۆڕی و تۆ واقعیۆ بوویتەوە تۆ حەقیقی بوویتەوە و تۆ ئەیگۆڕیت. ئەمە ئەو اتفاقەسە ئەکەوێن نێئۆ لە ئەوەڵۆ باوەڕ ناکە ئەوە باوەڕ ناکە ئەوە و لە اتفاقاتی کە بۆی پێشتێ لە مەسیرێکا بۆیە ناسینە ڕێگە بە تەنها کافی نییە. ئشی بکەویتە ناو ڕێگە وەختی کەوتیتە ناو ڕێگە بە تۆ نیشان ئەدا کە تۆ چەنێ خۆیتی ئەویتە یا ئەوە نیت، چەنێ قاچ ئەترسێت، چەنێ ئەژنۆت ئەلەرزێ، چەنێ شەهەوات و ترسەکانت بەرت پێگرن. لە تو لە 5 ساڵە ڕابردووە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆمەوە جه بوو تەکت تەمامە هەجمەهایەک ئەمانە ئەیانتوانی بیکەن و لە مەسیرە ئێمە زاهر بوون بە هەرچیشتە. ئەمما ئیرادەیە ئێمە دوا نەنیشت نەخەڵەت یا نەیانتوانی کەم ڕەنگی کەن و بیویسێنن. لذا ئەوە مهم نییە کە تۆ ڕێگە بناسی، ئەوە مهمە کە تۆ ئەکەویتە ناو ڕێگە و وەختی کەوتیتە ناو ڕێگە بۆ تۆ دەرئەکەوێ هێزە خوات چەنێکە حتا ئەگەر لە سەرەتا تۆ فکر ناکەی ئەتوانی بیگۆڕیت یەک نەفەری زاڵی یەکدانی یەک نەفەری خەوفەکەی لە خوات. بۆیە من هەر لەم شعرە جەعلیانەی کە لەم دەفاترە هەست چون دەرسی لێ ئەگرین من باسمە کرد ئەیوت یا عەلی هاوار وەختت هەنگە من لیواوی پەردەی شەوە زەنگ من هەنی مەزانی ئاغاوی تری هەست تا دامانە ئەو بگیرە بۆ دەست. پس یەک ئاغا یەک کەس ئەتوانێت بیگۆڕێ بە شەرتێک کە خۆی ئیمانی بەخۆی بوێت کە ئەیگۆڕێت. خب بۆ تا ئێستا کەسێک ئاوا جەهان کوردی دەرناخا چون ئەو کەسە زاتە یەکدانەنەوگە، چون ئەو کەسە لە دڵە ڕەنج و نەهات کەسە دەرەوە، چون ئەو کەسە قاڵپە دوڕی نەشکان دەگە بۆیە ناتوانێت لەم جنسە کەلامەتێ بکە نایفەهمێ تێناگا. سفیدخان نییە سیاخانیش نازانێت، ئەو ناتوانێت شتێکە نەنووسراوێ کاغەزێکە نەنووسراوێ بیخوێنێتەوە. ئەمە سفیدخانیە تۆ ئەمە بخوێنی تۆ کە حەجێکی لەسەر نەنووسیاگە نە ڕەشخانی بکەی نە شتێکە نووسراوێ. مردم ڕەشخانیش ناکە. بە چه اتفاقی کەفت لەم جەهانە کوردیە کە جامعە لە حاڵ تەحول و لە حاڵ حرەکەت و لە حاڵە ڕۆیشتنەوە جامعە خەریکە مل ئەنێت و ئەڕوات و ژیان بەردەوامە. ئەم جامعە بۆ خاتری ئەوەی نەریتەکانی تەحول بداوە نەریتەکانی ئاوبدەیت بکاتۆ هەرزگاهێک لە هەر دەورانێکە ئینسانهاوێک لە دڵ ڕەنجەکان خۆیان بە گۆڕینە دوونە جۆرا و جۆر ئاخری موەفەق ئەون کە قاپی دڕ بشکێن و جەهانە خەیاڵ و وەهم و ترس بشکێنن حقیقت زهور پەیاکا و ئەمانە بتوانن حقیقت بوێنن و واقعیۆ بوون و هیچ کام لەمانە ڕەبتی بەخوا و بە ئاسمانگ و بە بەهەشت و بە دۆزەخ نییە، بەڵکو تەحولێکە کە ئینسانێک لە مەرتەبەتێکا قەرار ئەگرێ کە ئەو جار قودرەتن نەوتن پەیاکا ژێنە وەکو چۆن نێئۆ لە ئاخرە فیلمەکە لە پڕێکا وەختی ئەمرێت و دوای ماچەکەی ترنەتی کە هەمان ئەحساس بێ هەڵ ئەسێتۆ ناگەهان فریاد هەڵتێرێ نۆ بەهێزترین وشەس قودرەتمەندترین وشەس نائیتر نایکەم نائیتر ناڕۆمەژێری نەمزانی تایسەواسە کەوتن تۆ گۆڕیاگی تۆ مردگی وەزێنێک بووی تۆ مرد ئەو فڵانە خەڵکی لە ئامیانەژێ ئەو باوکە مرد یا ئەو کەسە مرد یانە ئیتر من ئەو کەسە نییەم کە ئەم سەرویسە بە تۆ بدەم من ئیتر بە تۆ ناخەڵەتێم. تەوەجۆکەی پس تۆ ئالەگرا ئەوێنیت ئەم دووناوی دوونە تۆ حەد لە هەر مەرحەلەیەکە دەیان گیریت هەست بزانن
تۆ لە مەرحەلەی ئەووەڵا گەرەکتە بزانی ئەم جەهانە سڕە چییە، غەیبخانی سڕە. تەمامە تەلاشت بۆ خاتریەوەی قاپیە دڕ بشکێنیت، ئەمەسە کە بیشکێنی بەفەهمی جەهانە سڕ چییە؟ چی ئەم جەهانە سڕە، ئەم جەهانە ڕەمز و ڕازە چییە؟ لە مەرحەلەی دووەمە تۆ ئێشێ بزانی بۆ ئەم جەهانە سڕە دروست بووە. لە مەرحەلەی سێوەمە تازە ئێشێ بزانی چۆن لەگەڵ ئەم جەهانە سڕە دەرکەوی. پس ئەمانە گشتی دوونن هەر تۆ ئەیان گۆڕیت و لە هەر کام لەمانە ئەمکانی قاچی تۆ بلەرزێ نەتوانی. ئەسڵ لەوەڵە پەشیمان بوویت و تۆ ئەمکانی هەست بیناسی دنیای سڕ چه شەکڵیە، بەڵام نێت دەیتە مەرحەلەی بعدی. دنیای سڕ بۆ دروست بووە، دنیای سڕ چۆن لەبەینەچێ. پس هەر کام لەمانە هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا و شینە مەرتەبەت مەراو تب باڵا. ئاواسە کە وەختێ ئێژێ سەیاو دە ئەزەل بنماون و هەنەر پەیداو بۆ شەوکەت شاو شیرین بەشەر. سەیاو دە ئەزەل زندگیە ڕەنجە کە ئەنوێنێ هونەر و هونەرنەماییەکە شاوی شیرین بەشەر تێتە دەرۆ. پس ئەمە دوون و دوون ئەڕوا تا کامل ئەوێ تا ئەگا بە مەقام دانای دانایان پادشاهی. و تۆ حتا لە شخصیت خۆتە بارهای بار لە هەر قۆناغێکا دەبێ ئەمە تەیکەی. من ئەمڕۆ بەحسە ئەرکیۆتایپە باوک و مەردانگیم کرد. ئەوەی کە پێی ئێژن جەهانە کوردی جەهانێکی بەغایەت پیچیدە و عالمانە و عاقڵانەس کە لەسەر نەهادە ئینسان وێسیاگە کە کوردیەتی لێ تێرێتە دەرۆ و ئەم کوردیەتە پێیگەیشتن ئاسان نییە. بۆیە لەگرا ئێژێ چل هەر یەک سوورەت مەواناون، چل هەر یەک سوورەت مەواناون یەک ڕاوز مەفروتەن پاوچەی کاڵاو یەک بەزاوز. چل مەزە یەک مەغز یەک مەزە چل ناوم، جەم جفت جەنەت جەنەت چل جاوم، چل قەفەس یەک زاو چل نەفس یەک دەنگ، دەنگ مەداوە دەنگ چون زەلاولەی زەنگ. ئەم چلە گشتی یەکێک و ئەم یەکە گشتی ئەو چلەوە کەواتە چی؟ چل مەزە یەک مەغز. چل مەزەی مختلفی بوو یەک مەغزی بوو یەک کاکڵی بوو. یەک مەزە چل ناو یەک مەزە بوو گشتی یەک تام بوو وەلێ چل ناوی بوو. ئەم یەک تامە گشتی ئینسانێکە، گشتی ئینسانێکە. وەلێ بۆ خاتریەوەی مەجموعەیەکی متەکامل و دانایی بێتە دەرەوە، نەزانایی، نەفەقەت نیم کورەیە چەپە ئینسان ئەگەر اشتباه نەکەم، بەڵکو تەمام عەقڵی ئیحساسی و ئێرادەی بۆ دروستبوونە چاوە سەر، چاوە دڵ ببورن، چاوە سێوەم دیدەی سەر بپوش، چاوە سەر بپوش دیدەی دڵ واوکە، ئەوسا قودرەتە حەق تەماشاوکە. بەسوورەت ئومیدوارم کە من عەلا ڕەغمەوەی کە ئیشاراتێکم کرد بە مەوزوعەکان بۆ ئێوە دەرکەوتوێت کە من وەختی بەحس زەرورەتە و بەحس داناییمە کرد و ئەوەی کە ئینسانێک کە ئەتوانێت تەغییر ئیجاد کاوە بیگۆڕێت. دەستگاهە جودۆ کریستیانەتی کە ئینقیادگەر بوو هاتووتی ئێمە لە زەفیەتە بەشەر خارجە، بەشەر ناتوانێ ئەم کارە بکە، ئێشێ خوا بیکە. یا خوا نوێنەر دائەنێت و کەس ئەهەنێرێت، یا خوای لە جامی ئینساناتێت وەکو مەسیح.
ئێماتی وتمان لە جیهانە کوردی وانە چون تۆ شوێندەسە ئەمەد لە عەلی وڵڵاهیەکانی شاعدی گەرەکیان بوو زاتی یەکدانە بکەنە خوا بێژن ئەوە خوا وگە هاتگە ئەوە خوا وگە چووگە سەناوە لەشە بەشەر بۆیە جەمبەی خورافات و حماقەتی ئەگرت وەمە کارە جوولەکەس ئەمە شعبەدەی جوولەکەس بۆ ئەوەی نۆکەر تەولیدکە بۆ ئەوەی کە غوڵام تەولیدکە ئینسانە ئینقیاد بوو کە بەردە تەولیدکە وەلی جیهانە کوردی وانە بوو چون جیهانە کوردی جیهانە اختیار بوو و بە ئینسانە کوردی ئەوت کە تۆ شێوەی مواجهبوونتە کە جیهانە هونەرمەندانەس بنمانی هونەر یشە هونەر بنوێنیت تا چه اتفاقی بکەوێ تا بتوانی لە دڵ ڕەنجە شای شیرین سفەت وی و تەبدیل بووی بە شای شیرین سفەت تۆ شاید بەم پیچیدگی جیهانە کوردیە و بەم حقیقەت و واقعی جیهانە کوردی و اختیار کوردیە پەینەوەی هەنووزیش کە هەنووزە حەز بکەی بە گۆشە نگاه دانەیە غەربی و فکر بکەی ئەوانە دروسیان وتگە و تۆ لە تاراوجە سروەتە خۆتە ئاگاه نیت کە تۆ 300 ساڵە ئەحمەقەکری 300 ساڵە سیستەماتیک ئەحمەقاکەن 300 ساڵە بەر بە زهورە دانای داهنایانیان گرتگە 300 ساڵە ئەمانە نەقشە ڕێگا ئەو جێگەی کە تۆ پێ بخەیتە جێپەی باواکانت و بڕۆی تەیە تەریقکەی تا بە دانایی ئەگەی تا قاوپ دوڕ ئەشکێنیت تا غەواوسگەری لە دەریاوی جەیحون وجود تا ئەکەی بەریان بەو نەقشە ڕێگا گرت و نەقشەی گەنج لە تۆ نەهەن بوو بۆیە ئینسانە کوردیان حواڵە کردوتیان بێ بچۆ گەنجیا بێ بگرە دەست و گەنجەکانە باواکانە لە شاخەکانە کوردەوار و لە قەبرەکانیانە هەڵکەنە کورد نەبوو قەبرە باوای خۆی هەڵ نەکەنێ بە شوێن کۆزەیە گەنجە لە کاتێکە ئەو نەقشەی گەنجەکەی ون کردبوو نەقشەی گەنجەکەی شوێندەسە ئەژدادی بوو مەسیرە ئەژدادی بوو شوێن پێکانی بوو کە ئەم مەشیایە هەنگاوی بخستایەتە جێگەیان تا ئەمیش بوایەت و شاوی شیرین سفەت شاوی شیرین بەشەر شاوی بەرزەمل شاوی شیرین سوار شاوی شیرین شێوە شاوی نەونەمامەن وەلە نەشد گەنجیاوێکی گرتە دەست و تەڵا دەربێرێ و کۆزە دەربێرێ فێرە غەواوسی نەبوو غەواوسی دانا غەواوس بێت و قوتە بخواتە ناوە دەریاوی جەیحونت دەروون و اتحاد بخا فیما بەینە یەک و چوار و چوار و یەک و یەک و چل و چل و یەک و ئەو جار قاوپی دوڕ بشکێنیت و خروش کا جەهەن یعنی وجودی خروش کا بجۆشێ هەڵسێ نەگاو تاماهی لە دانایی لە عەقڵ حەتانا خوداگاهی ئەمیقترین ترسەکانی ئشراف کامڵ و زاڵبوونە کامڵ و جەهانێک لە ئەتحاد و زندگی دروستکە تا بتوانێ واقعیەوە بێت و بیگۆڕێ ئەمە بوو تەمامە چەکیدەیە دیبەیتەکانە گوزەشتە کە من پراکەندە خەریک بووم پازەڵەکەم ئەچنیە لای یەکتری کە زەهنە ئێوە و کەسانێک کە دیبەیتەکان ئێمەیان تەعقیب کردگە بفەهمن جەهانە کوردی چه شەکڵیە و ئینسانە کوردی چه شەکڵیە و زهور دانایی و شێوەی تەعەقل لە دنیای کوردیە چۆن تێتە دەرەوە چه اتفاقێک ئەکەفێ و چۆن داناوی مشکڵان چۆن شاوی کەس نەزان چۆن ئەم پادشاهە تێتە دەرەوە و تاوجە شاهی لەسەردانێت. لا ئێوە